به نام خدا سلاح هارن هیوام ده هر شوینه بن ساخو سلامت و تندروز بن انشالله. برزاندی سانوام نیهات معین لخدمت ایوه بو پیشکش کردن ویدیوی کیتر لزنجیره ویدیوکانی بده سنانی پاره لانترنت لپیجی فیسبوکی بده سنانی پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بده سنانی پاره لانترنت و برزانه که یکم جراو چنل یبینن لیره چنلی بده سنانی پاره لانترنت کمن نیهات معین هفتانه 4 ویدیو لاره و چنل و بلاو کموه کیوابی برام بردتوانن دراو الکترونیاکان و هر بها دلار امریکی به دست بینن و ایوه هیچ یک ویدیوکان دهاتو لدست ندن کمن بلاوی آنه کموه چنل که سابسکرایب بکن زنگولای تنشش چالاک بکن و هر کاته کم ویدیو یک آپلود کم یا خود بلاوه کموه یوتیوب لاره نوتیفیکیشن و ایوه آگادار بکاتوه و یکم کسبن که بین ویدیو اکام ببینن. بله هوران امرو سیره که بیتکوین اکین و بازار کریپتوکارنسی که بررسی بیتکوین لماوی دو مانگاه که زور حلکشان و داکشانی بخواه بینیوه که زیادتر بررسی بیتکوین برای داکشان هاتوه و هر وکو لیرانه شبینن که بیتکوین مارکت کپی زور دابزیوه و نزدیکی 1 تریلیون و هاتی تا استابه 387 میلیارد دلار 3,289,648 کس دراوی الکترونی بیتکوینیان لواش لیستی خوان هیا و رنکی بیتکوین هاوران یکم لکریپتوکارنسی اتوانین بلین که بیتکوین شاهی کریپتوکارنسیه و 9% او دراوانه که و 9% بازار کریپتوکارنسی و دراوی الکترونی پیوسته به بیتکوین و اتوانین به جرعت و بریم هاوران 9% هر کاته که بیتکوین برو حلکشان شو زوربی میم کوینکان و آلت کوینکان براسی بازاریان خوش دبی 9% و هر کاتش که برو داکشان شو آسایی لگل بیتکوینیش براسی دیسانه دهمو دراوکان 9% برو داکشان دین و هر وها برزانم لیرانه بابچی نصر نمودار یک روزی بیتکوین که هر وکو بینن چند جار ل 21,000 دلار و دیسانه و لیرانه 21 و نیوها ران که لماوه یک روزه هاتو تو به 20,000 دلاری و چندین جار ایما لماوه لسه 4 روزی رابردو دا محدوده 17,000 دلاریش مان بینی بیتکوین و من لو برو آدم ها ران که لماوه یادا بررسی بیتکوین زور داده بزی و دیسانه و که استا به 20,000 دلاریه دیسانه و ایما اگر بازار بمشه و یا به دیسانه و بیتکوین دیتا و حتا کو 17-16 بگره حتا کو نزدیکی 10,000 دلاریش چون بررسی بازار زور برو داکشانه و هر وکو بینن که وش تایم فریمی هفتانه بیتکوینیه که هر وکو لیرانه بینن ل 21 و برزان کچون بیتکوین لیرانه برو 19 و هر وکو گوتم 17 مان بینی لیرانه که برو 17,000 دلاری هاتوه برراستی هاوران ام ساله که سال 2022 بازار کریپتوکارنسی که پیوسته به بیتکوین و زور ساردیه که زور به دراوی الکترونیه و بینین و هر وکو لویدیوکانی پیشوتراشن به ایوه بود لکرین دراوکان عجله مکن طبقه به طبقه دراوکان بکرن و تا کم کمه بکرن چون که لوانه جنابت او رو دراویک بکرید هر دراویک به سبه یا خود دوست به برراسی نرخه که یک جاری دابزی و تو ضرره که زور بکید ام بازار هاوران برای من تاکو مانگی هفتو بگره تاکو کتای مانگی هشتی شربم شویه دبی و برای خومش که دیسانه و دوباره کما بیتکوین دیسانه و دیتا و محدوده 17 و 16 و زور کس لتحلیلگرانی بقوت که بروان وایه که بیتکوین تاکو بو ماویک به دیتا و محدوده 10,000 دلار یا خود 9,000 دلار اما بوچونی من نیه هاوران اگر سبای بیتکوین نه تا 10,000 دلار یا خود 9,000 دلاری لجر کامنت کام بنویسن که من گواه وام بوتوه نخیر اما زور کس او کسانه که لبوار کریپتوکارنسی نوا تحلیل دراوکان به اکادمیه کن قصه اوانه که بیتکوین تاکو محدوده 10,000 یا خود 9,000ش بو ماوه کی کرد دید بلام برای خم هاوران دیسانه و ایما بیتکوینی 17,000 دلاری یا خود 16,000 دلاری بینین لم ماوه یادا چون که برراستی بازار هر وکو لیرانش که چوی نسر تایم فریمی
چارتی هەفتانەی دراوی ئەلکترۆنی بیتکوین کە هەروەکو بینن کە چەند هەلکشان و داکشانی بەڕاستی بەخۆوە بینیوە کە داکشانەکەی هەروەکو بینن کە زیاترە لە ماوەی یەک هەفتەیە کە چوون بیتکوین بەڕاستی بەرەو داکشان هاتووە. ئێوەش هەروەکو دووبارەیەکەمەوە ئازیزان هەر دراوێک کە دەتانەوەی بیکڕن هێدی کەمکەمە بکڕن بۆ ئەوەی بەڕاستی زەرەر نەکەن لەو بازاڕی کە بەڕاستی ساردیەکی و داکشانێکی زۆر بە کریپتۆکارنسی بە تایبەتی بیتکوینیە بینین. هەر کاتێک کە بینیتان بەڕاستی زۆر دابەزی هەر دراوێک بێبی دۆچی با دۆچ یاخود هەر دراوێکی تر ئەو کاتی بکڕن چونکە بەڕاستی بازاڕی ئێستا لە هەتاکو مانگی هەشت هیچ دیار نییە کە بەڕاستی ئەم بازاڕە چی بەسەردێ. مانگی هەشتیش هاوڕەنەوە پێشبینی خومە شتێک نییە کە 100% بێ ئەمە پێشبینی خومە کە من پێم وایە لە مانگی هەشتەوە دراوەکان ئاسایی دەبنەوە و بگرە کۆتای مانگی هەشتیش و دیسانەوە بیتکوینی بەرەو $30,000 و $40,000 دەڕوە ئینشەڵڵا و ئەو کاتی ئەوانەی کە دراوەکان و میمکوینەکان هۆڵدیان کردووە زیاترین قازانچەکەن لە ڕێی دراوی ئەلکترۆنیەوە. بەرە هاوڕێیان دیسانەوە هاتم ڤیدیۆیەکی تر لەسەر بیتکوین بۆ ئێوە دروست بکەم کە بەڕاستی چونکە 90% دراوەکان سێبارەیەکەمەوە کە پێیوەستە بە بیتکوینەوە هەر کاتێک کە نموداری سەوزی بیتکوینمان بینی و هەروەها هەلکشانی دراوی ئەلکترۆنی شای دراوەکان بیتکوینمان بینی ئەو کاتی دەتوانین بەڕاستی بڕیار لەسەر میمکوینەکان و ئالتکوینەکان بدەین و ئەو کاتی کە پێتان ئەڵێم کە چوون ئێوە لە ڕێی هۆڵدەوە ئەتوانن سوودێکی زۆر بکەن لە ڕێی دراوە ئەلکترۆنیەکانەوە بە شەرتێک ئازیزان کە بازاڕی بیتکوین ئاسایی ببێتەوە و دیسانەوە بیتکوینی 35-40-45-$6,000 ببینین ئینشەڵڵا. بالێ ئازیزان ئەم ڤیدیۆش زۆر پێویست بوو بۆ ئێوە دروست بکەم بۆ ئەوەی ئێوە لە کڕینی هەر دراوێک یاخود لە فرۆشتنی هەر دراوێک عەجەلەی نەکەن. بەڕاستی بازار لەم ماوەیەدا زۆر بازاڕێکی شڵەژاوە و بەرەو داکشانە. ئێوە هەرچنە بێ کەمێک ڕابووستن بەڕاستی کڕینەکان ئەگەر دووبارەی سێبارەیەکەمەوە ئەگەر بکڕن تەبەقە بە تەبەقە بکڕن و بۆ ئەوەی بەڕاستی لە داهاتوودا زەرەرمەند نەبن. هەر ڕەخنە کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ.